خير هاتم دمجدي كورت كونكشن لدنجي امريكا كورت كونكشن لسر بلاتفورم دنجي امريكا وساتلايتا ان ار تي تي واشاندن نهال واشنطن دمج بين هشتي سبيدا روجا بين شمية صلافن قال من داخل شمو وبفراوي نوري لە بەرنامەی ڕۆدا کۆمەڵێک هەواڵی نێوخۆی ئەمریکا و جیهانتان پێشکەش دەکەین لەوانە ژووردەکاری زۆرتر لەسەر گەشتەکەی سەرۆکی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هاتنی لافاو لە ویلایەتی ڤیرجینیا و هەروەها کۆمەڵی گفتوگۆ و راپۆرتی سەرنجڕاکێشی دەنگی ئەمریکاتان پێشکەش دەکەین. یەک جوانە دیرۆکە جیهاکی کەف ناری دیاربەکر ئامادی بناوێ حەسەن پاشا. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن لەگەڵ سەرکردەکانی ئیسرائیل کۆبوویەوە و پرسەمنیەکان و شەڕی ئۆکرانیا و پەیوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیلیش بەشێک بوون لەو پرسانەی لەو کۆبوونەوەدا تاوتێکراون. ئەمە یەکەم گەشتی جۆ بایدنە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاز لەوەتای دەستبەکاربوونی وەک سەرۆکی ئەمریکا. بەرپرسێکی باڵای بەڕێوەبەرایەتی بایدن بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیان کۆبوونەوەکەی سەرۆکی ئەمریکا لەگەڵ سەرۆک وەزیران یایر لاپێد و واژۆکردنی بەیاننامەیەکی هاوبەشی لێکەوتووەتەوە کە بریتیە لە بەڵێنێک کە هەرگیز ڕێگە بە ئێران نادا چەکی ئەتۆمی بەدەست بهێنێت و هەروەها بەڵێنێک بۆ چارەسەری چالاکیە ناسەقامگیریەکانی ئێران بە تایبەت هەڕەشەکان بۆ سەر ئیسرائیل هەروەها بڕیارە ڕۆژی هەینی بایدن لەگەڵ مەحموود عەباس ڕێبەری فلستینیش کۆ ببێتەوە. جگە لەوەش بڕیارە ئەمریکا بە گوتەی بەرپرسێکی باڵای بەڕێوەبەرایەتی بایدن پاکێجێکی بەرچاوی دارایی بۆ نەخۆشخانەکانی قودسی ڕۆژهەڵات ڕابگەێنێ. ڕاگەیاندانی پلانە بۆ داڕێژراوەکانی دیکە بریتین لە گرنگی بە گەشەپێدانی ئابووری فلستین وەک پەرەپێدانی تۆڕەکانی بێوایەری فۆرجی لە غەزە و کەنارەکانی ڕۆژاوا. دوه چهارشنبه لویلایەتە ئۆهایۆ زەلامەک هاتەوەبارکردن بە زێدەگاویا سەکسی لەسەر کەچەکە 10 ساڵی یاکو دپێڕانە چار بووی هەرتا ویلایەتە ئیندیانا ji بەربرنا دووجانیە. ئەف پرس بوو سەدەما مشت و مڕەکە سیاسی ji بەرک و ئەو کەچ نەچار بوو سنوورên ویلایەتێ دەرباز بکە. بڕیارە دادگەها بلندە ئەمریکا ji بۆ پوچکردنا یاسایە بناوێ ڕۆڤی وەید لە مەهابووری ڕێنادا ji بەربرنێ بمەبەست و دەربازکردنا سنوورên ویلایەتی لە دژیوە ڕادوەستە. هەنێک ژێ پارێز یاران گومان دانابوو سەر ڕاستیە vê سەرپێهاتیە دەماکوجارە یەکەم هاتی ڕاگەهاندن دە ڕۆژنامەیە ئەندیانە پاڵستاردا. لێ لە گۆڕا بەلگەیەن دادگەهێ گەرسن فۆنتس هات گرتن بتاوانە دەستدرێژیا سکسی لەسەر وێ زاڕۆکێ پۆلیس دەبێژە ئەو خۆرتێ 27 ساڵی بە ئاوایەکی نەقانونی لە ئەمریکایە. لێ کۆلەرێکی پۆلیسانژی لە دادگەهێ گەواهدیدا و گوت بکێمی وی دوو جاران زۆر لەوێ کەچێ کردبوو. دەسەڵاتدارانی ویلایەتی ڤیرجینیا ڕایانگەیان لافاو لە ناوچەیەکی دوور لە باشووری ڕۆژاوای ڤیرجینیا زیانی گەیاندووە بە 100 ماڵ و نزیکەی 40 کەسیش بێسەر و شوێنن. بەڵام تاوەکو ئیستا هیچ حاڵەتێکی گیان لە دەستان و بریندار بوون پشتڕاز نەکراوەتەوە. تیمەکانی فریاگوزاری ئاسمانغی دەستیان کردووە بە گەڕان بۆ پشکنینی ڕادەی کارەساتەکە و دەڵێن چەندین ناوچە و شارۆچکەی بچووک لە ناوچەی ڤیرجینیا کە هاوسنوورن لەگەڵ ڤیرجینیای ڕۆژاوا و ویلایەتی کنتاکی ڕوبەڕووی زیان بوونەتەوە. دەسەڵاتداران دەڵێن نزیکەی 40 کەس لە گەورە و منداڵ بێسەر و شوێن و دەشڵێن پێشبینی دەکرێت ئەو ژمارەیە بەهۆی بەردەوامبوونی تیمەکانی فریاگوزاریەوە بۆ دۆزینەوەیان کەم ببێتەوە و هەروەها لە قوتابخانەیەکی ناوچەکەدا پەناگەیەکدا مەزراوە بۆ ئەوانەی ماڵەکانیان زیانی بەرکەوتووە. لێکۆلینا قانوندانەرێن ئەمریکی دی عێریشە شەشی مهایەیەکدا لەسەر کۆنگرێسێ لە ڕۆژا سێشەمە بۆری گرانی دانابوو سەر هاندانا کۆمەڵێن ڕاستگرین تونڕێژ عالی سەرۆکی بەرێ دۆناڵد ترامپ بمە بەستە تێکدانا پرۆسەی دموکراتیک لە ئەمریکا. لێکۆلەران گوت ئیدعاەن ترامپ ئین سەختەکاریان هەڵبژارتناندا بوون سەدەما وێ عێریش و ئالۆزیە. ئەم تویتەی دۆناڵد ترامپی سەرۆکی پێشووی ئەمریکا ئەوەیە کە لێکۆڵەرەوانی کۆنگرس دەڵێن ساتە وەختێکی گرنگە ئەوەی تێیدا ترامپ داوا لە گروپە توندڕەوەکان دەکات هێرش بکەنە سەر باڵەخانەی کۆنگرسی ئەمریکا. Proud Boys and the Oath Keepers are two key groups. کوڕانی سەربڵند و سوێند پارێزەران ئەو دوو گروپان کە دەست بەجێ بە دەنگ داواکەی سەرۆک ترامپ چوون
کوڕانی سەربڵند گروپێکی ڕاستڕەوی شەڕکەرانی شەقامن ئەوەی توندوتیژی و باڵادەسی سپی پێستان بەرزڕاگرن سوێن پارێزەران ئەو تونڕەوانن ئەوانەی بانگەشە بۆ کۆمەڵێک لە بیردۆزی پیلانگیێڕی دەکەن و هەوڵیاندا وەک هێزی تایبەتی نیمچە لاشکری کار بۆ دۆناڵد ترامپ بکەن. لە حوتەمین دانیشتنی تاوتۆکردنی گشتی لەم هاوینەدا یاسادانەران وردەکاری دوا قۆناغەکانی ئیدعاکانی ئەوانی ڕوون کردەوە سەبارەت بەوەی کە ترامپ درۆی کردبوو لەبارەی ئەوەی ساختەکاری لە هەڵبژاردنەکەدا کرابێت و هەروەها ترامپ هانی لایەنگرانی دابوو پرۆسەی دیموکراسی لەباربەرن. دانالد ترامپ بانگێشتی ئاژاوەگەڕانی بۆ واشنتن دیسی کرد و دەرەنجام هانی ئەو ئاژاوەگەڕانیدا هێرشێکی تند ئامێز بکەنە سەر دیموکراسیەکەمان. خۆدی ترامپ و زۆربەی کۆمارەکانی کۆنگرس ڕەخنیان لە لێکۆڵینەوەکە گرتووە و بە نائادیلانە و ناهاوسەنگ پێناسەی دەکەن بەڵام یەک ئەندامی کۆماری ناودار لە کۆنگرس دەنگی بۆ لە دەسەڵاتدانی ترامپدا و گوتی لێکۆڵینەوەکان ترامپ بەرپرسیار دەکات. استراتیژیەتی ئەوەی ئۆباڵەکەی بخەیتە ئەستۆی خەڵقان هەروەک ڕاوێژکارانی ترامپ ئەوانیان بە کەسانی شێت لە قەڵمدا وەک پاسا و بۆ ئەو کاری دۆناڵد ترامپ کردی بە دڵنیاییەوە ئەوە قسەی هیچ پوچە. سەرۆک ترامپ پیاوێکی تەمەن 76 ساڵانە و منداڵ نییە هەر بۆیە هەروەک هەموو کەسێکی تر لە وڵاتدا بەرپرسیارە لە کارەکانی. ژمارەیەکی زۆر لە ڕاوێژکارانی کۆشکی سپی ئەوانەی گەواهیان دابوو گوتیان ئەوان بە سەرۆکی پێشوو ترامپیان گوتبوو کە ئەو هەڵبژاردنەکەی دۆڕاندووە کەچی ترامپ هێشتا فشاری لە وەزارەتی دادی ئەمریکا دەکرد بۆ ئەوەی دەست بەسەر ئامێرەکانی دەنگداندا بگرێت. مەسلەی ئەوەی کە حکوومەتی فێدراڵی دەست بەسەر ئامێرەکانی دەنگداندا بگرێت ئەوە بیرۆکەیەکی خراپە بۆ وڵاتەکەمان لەبەرەوەی ئێمە لە ئەمریکادا کارەکان بەو جۆرە ناکەین هیچ دەسەڵاتێکی یاسایی نییە بتوانێت دەست بەسەر ئامێرەکانی دەنگداندا بگرێت. دوای ئەوەی ترامپ ئاستەنگەکانی بەردەمی لە دادگا دۆڕان ترامپ لایەنگرانی جوڵاند بۆ ئەوەی بەرهەڵستی لە هەژمارکردنی فەرمی دەنگەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی شەشی مانگی یەک بکەن. کۆمیتەی بەڕێوەبەری هەڵمەتی ترامپ ئاشکرای کرد بڕوای وابوو کە ڕەفتارەکانی سەرۆکی پێشووی ئەمریکا ڕاستەوخۆ بووە مای مەرگی ئاشلی بابیت ئەوەی لایەنگرێکی ترامپ بوو لەلایەن پۆلیسی کۆنگرسەوە لە دەرەوەی هۆڵی ئەنجومەنی نوێنەران بە گولە کوژرا. ستیڤ بانن ڕاوێژکاری پێشووی ترامپ ڕایگەیاند کە ئەو ئێستا دەخوازێت لە بەردەم کۆمیتەی گوێگرتن بە ئاشکرا لە هەفتەی داهاتوودا گەواهی بدات. چاوەڕوان دەکرێت لێکۆڵەرەوان بە وردی چرکە بە چرکە هەڵسەنگاندن و وردبینی بۆ ڕۆڵی ترامپ لە ڕووداوەکانی ڕۆژی شەشی مانگی یەکدا بکەن. بۆ کاترین جیبسن سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. 6 دانیشتنی گشتی کە تا ئێستا لەلایەن لیژنەی هەڵبژێردراوی ئەنجومەنی نوێنەرانی کۆنگرس ئەنجام دراون کە لێکۆڵینەوە لەسەر پەلاماری سەر کۆنگرس ڕۆژی 6 مانگی 1 پار 2021 دەکاتن و لە تەلەڤیزیۆنەکانی وڵاتدا ڕاستەوخۆ پەخش کران کاریگەرتر بوون لەوەی زۆرێک پێشبینیان دەکرد. یاری دەدەرێکی پێشووی کۆشکی سپی بە ئاشکرا گەواهدیدا سەبارەت بە ڕەفتارەکانی سەرۆکی پێشوو لەو ڕۆژەدا هەروەها لایەنگرانی دیکەی کە بەشداریان لە یاخی بوونەوەکەدا کردو وەڵامی پرسیارەکانی کۆمیتەیاندا و پەشیمانی خۆشیان نیشاندا. ئایا ئەم لێکۆڵینەوەیە بۆ چۆنی خەڵکی ئەمریکایی بەرامبەر بە سەرۆکی پێشوو و گۆڕیوە بەرامبەر بە تێکڕای کێشی سیاسی؟ ڕێژین قادر ئەندامی گروپی کوردی ئەمریکی لەگەڵمانە لە ویلایەتی جۆرجیا لە ئەتلانتا. ئەم کاتت باش کاکە ڕێژین پێت وایە بەخشی ڕاستەخۆ لەسەر تەلەڤیزیۆنەکانی ئەم لێکۆڵینەوەیە کارێکی ڕاست بێ و ئایا کاریگەری هەبوو یان نا؟ زۆر باشە، زۆر سپاس. بێگومان پاشکردنی ئەم لێکۆڵینەوانە کارێکی زۆر باشە. هەموو کەس مافی خۆیەتی کە ببینێ بزانێ چی ڕوویداوە. هەروەها ئەو نوێنەرانی کە لەو شوێنە دانیشتوون هەمیان نوێنەری خەڵکن و بەدەنگی خەڵک ڕۆشتونێتە ئەو شوێنە. مافی خۆیانە خەڵکەکان کە هەڵسەنگاندن بۆ نوێنەرەکانیان بکەن. ئەمە تەنها پشتکردنی ئەو ڕووداوانە نییە کە لەو ڕۆژەیە لە شەشی کانونی دووەمی لە شەشی کانونی دووەمە ڕوویە ئەو هەڵسەنگاندنێکیشە بۆ نوێنەرەکان تا چەند دەتوانن بە شێوەیەکی باش لێکۆڵینەوەکان جام بن. کاکە ڕێژین قەت بەجێگرتن لەو لێکۆڵینانە شتێک فێربووی شتێکی نوێ فێربووی یان بۆ چۆنت گۆڕی بەرامبەر بۆ نمونە دۆناڵد ترامپ یان کۆماریەکان بەگشتی؟ بەڵێ ڕووداوەکە
ڕووداوەکە با بڵێن لەو کاتێکە ڕوویا کاریگەرێکی گەورەی هەبوو و هەروەها دوام لە کڵینەوانە کۆمەڵی کوردەکاری زیاتر هەیە کە لە سەر هەڵەیات بەڵام ئەم بگوانم ئەم ڕووداوانە کاریگەری زۆری هەیە چکەم بۆ ماوەی چەند کاژێرێک هەموو ئەندامانی کۆنگرێس و هەموو کاربەدەستەکانیان ژیانیان کەوتە ناو مەترسیەوانێ نەکەرەوە چوار کەسی مەدەنی و ئەفسەرێک گیانی لەدەستا. بەڵێ باشە پێت وایە ئەنجامەکان ئەگەر ئەنجامەکان دەرچوون دەزانین لە هەفتەی داهاتووشدا دیسان لێکۆڵینەوەی یان دانیشتنێکی تری ئەو کۆمیتەیە دەکرێت و خەڵکانی دیکەش گەواهی دەدەن. ئەنجامەکان پێت وایە ڕێنەدەن بە سەرۆکی پێشوو دۆنالد ترامپ جارێکی تر خۆی بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی لە 2024 کاندید بکاتن؟ بەڵێ لە ئێستا دۆنالد ترامپ خۆی کاندید کردوتەوانێ و بڕیاریشیا کاندید کاتەوانێ ئەگەر بێت و ئەم ڕووداوانە وەکو یاسا لادانێک لە یاسا لەسەر دۆنالد ترامپ سارد بێتوانێ تاقیکردنەوە ئەو کاتە توانە ڕێگیری لێ بکەن کە خۆی کاندید کاتەوە بەڵام هەتاکو ئەو کاتە کەس ناتوانێت مافی لێ بسێنێتەوان کە خۆی کاندید کاتەوانێ. باشە ئێمە 6 کۆبوونەوە لەسەر تلڤیزیۆنەکانمان بینی پێت وایە کە ئەمریکیەکان خۆیان بۆ چین و خۆیان گۆڕی بێ لەسەر تێکڕای پرۆسی سیاسی لەسەر سەرۆکی پێشوو دۆنالد ترامپ لەسەر کۆماریەکان یان حتا لەسەر دیموکراتەکان و ببێ بەهۆی ئەوەی کە کاریگەری هەبێ لەسەریان بۆ دەنگدانی داهاتووی وەکو بڵێ کۆنگرس. بەڵێ بەگومان ڕووداوەکان بۆ کووتمان کارگەرێکی گەورەی هەبوو ئەمە ڕووداوێک بوو لە یەکێک لە گەورەترین دامەزراوەکانی وڵاتەیە ڕوویا کە ئەو شوێنە توانە دەسەڵاتێکی گەورەی هەیە ئەمە کارگەرێکی زۆریە بێت بەشێکی زۆر لە ئەمریکەکان لە پێشووە لە ئێستا شاکەوتەوە لە کۆڵینەوەکان زیاتر بردەکاری زیاتر خاتە ڕوو. بەڵێ کاکە ڕێژین تو ئەندامێکی چالاکی کۆمەڵی یان گروپی کوردی ئەمریکی دەمویست بۆ شوێنی ئەوانە بزانم لەسەر ئەم بابەتە بە تایبەتیش لەسەر لێکۆڵینەوەکان لەسەر ئەوەی کە ئەو پەلامارە لەسەر کۆنگرس دراوە لەسەر ئەم بابەتە ئێوە چی دەڵێن ئێوە لە بینی خۆتانە چۆن باسی ئەم بابەتە دەکەن؟ بەڵێ کوردانی ئەمریکاش وەکو هەموو پێکهاتەکانی تری کۆمەلگای ئەمریکا وڵاتی ئەمریکا بەوردی سێری لێکۆڵینەوەکانەکەن و با بڵێن ببوورە تێڕوانینێکی نەرێنیان هەیە بەرامبەر بە ڕووداوەکان بەرامبەر بە دەرەنج ئاکامەکانی دواتر چکە بیرمان نەچێت کوردەکانی ئەم وڵاتەش وەکو بەشێکی تری هەموو کۆمەلگا بۆ هەموو وڵاتەکە بەشێکی کۆمەلگایە و هەر شتێک لە وڵاتەکەدا بوو بە کاریگەرێکی ڕاستەخۆی بێ لەسەر کوردەکان. ڕێژین قادرە ئەندامی گروپی کوردی ئەمریکی لە ئەتلانتا جۆرجیا لەگەڵ کورد کونەشن بوو زۆر سوپاس. راپۆرتێکی نوێی نەتەوەی یەکگرتووەکان دەڵێ کە نزیکەی 2.3 میلیارد کەس لە جیهاندا کێشەیان هەیە لە دەستکەوتنی خۆراک. راپۆرتەکە جەقلەوە دەکاتەوە کە شەڕی ئۆکرانیا و گۆڕانی کەشوهەوا برسێتی و کۆچی بە کۆمەڵ لە ئاستێکی بێوێنەدا دەهێنێتە ئاراوە. بەپێی ئەم راپۆرتە نزیکەی 10% دانیشتوانی جیهان ساڵی ڕابردوو تووشی برسێتی بوونەتەوە کە ئەمەش 46 ملیۆن زیاترە لە ساڵی 2020 و 150 ملیۆنیش زیاترە لە ساڵی 2019. گەماڕۆکانی سەربەندەرەکانی ئۆکرانیا هۆکارێکی سەرەکین لە کەمی خۆراک لە جیهاندا هەندێک هەنگاو هەڵگیراون بۆ نەهێشتنی گەماڕۆکان لەلایەن با بڵێن گەماڕۆکان کە لەلایەن رووسیاوە سەپێنراوە بۆ دوایین زانیاریەکان سەبارەت بۆ هەنگاوانە و هەروەها بۆ زانیاری لەسەر دوایین جموجۆڵەکانی شەڕی ئۆکرانیا و رووسیا دەڕۆمە لای هاوکارم نەجیب باڵایی کە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵماندایە. نەجیب وەک باسمان کرد جیهان ڕوبەڕووی کەمی خۆراک و گرانی بووەتەوە هۆکاری ئەمەش ئەڵێن دەگەڕێتەوە بۆ شەڕی ئۆکرانیا و گەماڕۆدانی بەندەرەکانی هەنگاوەکان بۆ لابردنی ئەو گەماڕوانە تا ئێستا گەیشتونەتە کوێ؟ بەێ بەفرا و vê çarçovêda bûyera herî girêng vê çarçovêda pêk hatî duh bû li Tirkiyeyê ku civîna çarpolî pêk hat. Şanda Rûsî, şanda Ukraynî û şanda Tirkî û her wisa şanda netewên yekbûyî li Tirkiyê kom bûn
ji bo ku çareseriyekê divê rêkê de bibînin. Civîn weke encamên wê hatiye diyar kirin. Civîn yani pêngavên gejbîn hatine havêtin weke helosê akar di daxuyaniya ya dawiya civînê da gotî ku pisporên leşkerî yên her sê welatan gel nwêneratiya netewên yekbûyî hind rêgeh girtine ber ji bo çareseriyê. Her wisa Antonio Guterres derbarê encamên civînê gejbîniya xwe aniye ziman û gotî pêngavên başin. Her wisa xelosê akar da xweya kirin ku heftiya bêjî civîneka didêtî kirin ji bo çareseriya ya vê pirsgirêkê. Befra wek dizanî ku 8 sedê ji xorak û dexl û danê cîhanê ji Ukrayna û Rusya têt. Bi taybet Ukrayna weke sebeta nanê cîhanê tête nasîn. Ji ber wê yekê gelek giringî tête dan ku ev çareseriyek bête dîtin. Niha sê rêkên serekê hatine dîtin ji bo veguhastina genim û dexlûdanê li Rusya û Ukrayna bû herêmên Ewropa û cîhanê. Necîb wek dezanî em ba bilên gemarokanê Rusya û kemî ew genim û deq herweha karîgerî tenanet xistota ser welatekî wek Emerîka. Demê bizanim aya Emerîka ta îsta hiç engavekî ew çî helgirtuwe bo ba bilên nemanî ew gemarane û henardekirdinî genim û deq lelayên Ukraynawe? Belê befraw her destpêkê Emerîka hin tedbîr dabûne destpêkirin û Emerîka heta astekî piştevaniya navbeykariyê dike ya Tirkiye ji bo ku ev prosêse berdewam be. Wek dizanî ku Rusya Emerîka weke tarafekî şer dibîne ji ber wê yekê rasta rast têkiliyên di navbera Emerîka û Ukrayna Rusya derbarê vê meselê danînin. Lê Antonio yani Blinken daxuyaniyekê da zanîn ku divêtin rêkên çareseriyê bihêne dîtin û hevkarî li gel netewên yekbûyî ku ev mijara bihête çareserkirin û cîhan berf qeyraneka mezin ya dexlûdanî û bi taybet ya nanî diçîtin. Necîb eger bikirê zor be kurtî welamên pirsyaran bideytewe demê bizanim duayên hewalakan sebaret ve cim û colekani şerê Ukrayna Rusya çî? Belê befra şer li eniyên Rûşelat berdewam e. Ya herî dawî hêrşa vê subê bû ya Rusya bi sê mûşekan kire ser bajarê Venîsya ku di encam da 12 kes hatine kuştin û 25 kes jî birîndar bûn. Zelenskî yekser piştî hêrişê axiftinê kir û gotî ku Rusya teroreke vekirî li Ukrayna dimeşîne. Heman demê da bûyereke girîng îro pêk tê li Lahay li bajarê Lahayê Hollanda ku dadgeha navnetewî wê derê ye kongirek tête encamdan konferansek taybet bû tawanên cengê û lêkolîn û lêpirsînên derbarê aya Rusya heta niha çend tawanên cengê encam dane li Ukrayna. Zor baş e, zor spas Necîb balayîman legal bû hawkarim bi şêweyê rastewxwe. Spas ji bo jî. Dengê Emerîka Cavkaniyeka pêbaweriya nûçew agahiyan. Birêya malper û platformên mîdya civakiya dengê Emerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. لە هەرێما کوردستانە عێراقی خەلکێ باوەریên جودا هەنە لە سەرکاری حکوومەتê di sê salên derbaş bûyda ku sloganên rîforman bilind kiribûn. Xelk dibêjin rojane ew rastî çendîn arêşeyan dibin û hikûmet nikare wan arêşeyan çareser bike. Hinek jî dibêjin kabîneya heftê hinek pêngav avêtine lê jî çavereyî pêngavên firatir dikin. Raporta Ferhan Hewramanî ji Helepçe. لە ناو بازاڕی هەڵەبجەین و دەمانەوێت ڕای هاوڵاتیان لەسەر 3 ساڵی کار و چالاکیەکانی حکوومەتی یاریمی کوردستان وەربگرین کە نۆی حوتی 2022 3 ساڵ بەسەر تەمەنی دەست بەکاربوونی کابینەی نۆدا تێپەڕ دەبێت. بەشێک لە هاوڵاتیان نیگەرانن لە ئەدای کاری حکوومەت و دەڵێن حکوومەت نەیتوانیوە خواستەکانیان بەدی بێنێت. بەڕاو بۆچوونی من
هیچ شتێ نەکرا و ناشکرێت نابینی لە حکوومەتی کوردیە شتی باش لەم حکوومەتا ڕووبە لە ماوەی ئەم 3 ساڵەیە چەندها خەڵکی داما و فەقیر بە تایبەتی جیرۆدەی دەستی ئەم حکوومەتەیە. بەشێک لە وڵاتیان دەڵێن کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی دروشمی چاکسازی بەرز بکاتەوە لە ڕووی داراییەوە خەرجی و بودجەی حکوومەت بخاتە ڕوو، بەڵام چاویان لەوەیە زیاتر خزمەت بکات. من ئەڵێم دەستی بردو بۆ هەندێک بوار هەندی ئیشی کردووە و هەندێک شت دیارە هەندێشت دیارە، بەڵام زۆر قەنەعەتم بەوەیە پرۆسی چاکسازی زۆر درێژخایەنە. ئەمە بۆ مانای ناتۆ کات بکوژی مەزموونی چاکسازی یەکەم. یەکێک لەوانە بۆ نمونە چاکسازی دارایی زۆر گرنگە لە وڵاتی ئەمە. ئیتر لە تۆ لە هەموو بوارەکانی گیری خەرجیەکی داهاتەگیری موچاگیری ئەوەی هەرچی تۆ یە بە خەیاڵ تا زۆر گرنگە بۆ ئەوەی داهات دیار بێ و خەرجیش دیار بێ. ینی تا ڕادەیەک ئەوە تا ڕادەیەک ون بوو، ینی لای خەڵک خامز بوو تا ئێسیش پرسیاری لەسەرە. بەڵام من و خەڵکیش چاوەڕشتی ینی گەورەترین بۆ نمونە چاوەڕشتی باشترین بەوەی گۆڕانکاری ڕوودا. توێژە جیاوازەکان بە تایبەتر پیشەوەرەکان دەڵێن ڕۆژ بە ڕۆژ دۆخی بازار و ژیانی هاوڵاتیان خراپتر دەبێت و هەر ڕۆژە و قەیرانێک ڕوو لە هەرێمی کوردستان دەکات. بەڵای باگوزارانی خەڵک زۆر باش نەبووە، خراپتر و باشتر نەبووە. خێرانی بنزینەیە، خێرانی غازێ، خێرانی گرانی ئەمەتن بازار، ئەمە کۆمەڵە شتێ بە بەرچاوێ پێویست ناکەن کۆڵی لێ بکەیت. هێوادارینە داوای تر خەنجەی ژێرایی لە پشتی میلەتە نەوەشێن، خەنجەی ژێرایی لە پشتی کەسوکاری سەربەرزی شەیتان نەوەشێن و خەڵکەماوە نەوەشێن. ئەو چاوەڕوانی کە چاوەڕوان بوون کە گۆڕانکاری ڕوودا ڕووی نەدا. ئەوە پاش 3 ساڵە بگرە وەزعەکە خراپتر بووە، باشتر نەبووە. ئەکرێ ئەمەش پەیوەندی بۆ حکومڕانی 30 ساڵەی ڕابردووی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەببێت نەتوانراوە لە بناغەوە بناغەیەکی باش دابنرێت. گەنجان و دەرچوانی زانکۆ دەڵێن چاومان لە کارەکانی کابینەی نۆ بوو کە پرۆسەی دامەزاندن بکاتەوە. ئێستا کە دۆخی دارایی حکوومەت باش بووە پێویستە حکوومەت پرۆسەی دامەزراندن بکاتەوە. سەرەتای دروستبوونی کابینەی نۆمی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەڵێنیاندا بۆ دامەزراندن بۆ مەسەلەی کۆتاییێنان بە کێشەی سوتەمەنی زۆر کێشەی تر هەیە کە بەڵێنیاندا و بەڵێنەکان نەبردە سەر. هیوادارین حکوومەت لەمە دواوە کێشەی سوتەمەنی چارەسەر بکات، خوێندکارە دانەمزراوەکان دابمەزرێنێت. کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕێکەوتنی سیاسی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و بەشداری پێگاتەکان دروست بووە. وەک بەرپرسانی حکوومەت دەڵێن 1984 پرۆژیان لە ماوەی 3 ساڵدا جێبەجێ کردووە و پرۆژەکانی ڕێگەوبانیش زۆرترین تێچوویان هەبووە کە 392 میلیارد دینار بووە. ئەمە لە کاتێکدایە لە ئێستادا و لە هەرێمی کوردستاندا چەندین قەیرانی جۆر بەجۆر بەرەوکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان گرتووە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. بڕیارە سەرۆک جۆ بایدن لەگەڵ سەرۆک وەزیری ئیسرائیل ڕاگەیەندراوێکی گرنگ مۆر بکەن بە مەبەستی ڕەخساندنی زەمینەی هاوکاری هاوبەش بۆ بەرەنگاربوونەوەی کۆماری ئیسلامی ئێران. بەڵێن ساڵح لە بڕگەی ئەم هەفتەیەی لەگەڵ ڕووداوەکاندا تیشک دەخاتە سەر سەردانەکەی سەرۆکی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەگەرەکانی دوای ئەو سەردانە. پێکەوە بینەری ئەم بەشەی بەرنامەکە دەبین لەگەڵ بەڵێندا. خۆش هاتنەوە عزیزان. ئەگەر ئێران من نەدات و وابەستە نەبێ بە ڕێکەوتنە ناوچیەکەیەوە بەرسەوی ئەمریکا دەگاتە ئەوەی هێز بەکار بێنێت تا ئێران نەبێتە خاوەنی چەکی ناوچی. سەرۆکی ئەمریکا لە وەڵامی ئەو پرسیارەدا دەڵێت بەڵێ ئەگەر ئەوە تەنها ڕێگەیەک یان بژاردەیەک دێت وڵاتانی هاوپەیمانی ئەمریکا دەشڵێن هەر تەنها بۆمبی ناوچی کێشە نییە، بەڵکو هەڵگرتنی سزاکانیش لەسەر ئێران گرفتێکی ترە. لەم هەفتەی لەگەڵ ڕووداوەکاندا تاوتوێی ئەم پرسانە دەکەین. دۆسەی بەرنامەی ناوچی ئێران یەکێکە لەو دۆسەیانەی ئەمریکا و هاوپەیمانەکانیشی لەو ناوچەی جیهاندا بە هەڕەشۆ مەترسیەکی ڕاستە و خۆ لەسەر ئاسایش و سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناودێری دەکەن. بەڵام لای واشنگتن دۆسەی تریش هەن کە گرنگی استراتیژی هەیە. Greater peace, greater stability.
ئاشتیەکی مەزنتر، سەقامگیریەکی گەورەتر، پەیوەندیەکی فراوانتر بۆ هەموو خەڵکی ناوچەکە. هەر بۆیەشە وتوێژ لەسەر پشتیوانی بەردەوامم دەکەین، هەرچەندە دەشزانم چارەسەری دوودەوڵەتی لە ئایندەیەکی نزیکدا نابێت. بەڕای من ئەمە باشترین ڕێگەیە بۆ دڵنیابوون لە ئایندەیەک لە پێناو ئازادیەکی یەکسان و گەشەکردن و دموکراتیەک بەبێ جیاوازی بۆ ئیسرائیل و فەلەستینیەکانیش. سەرۆکی ئەمریکا سەردانی شانشینی عەرەبستانی سعودیەش دەکات و یەکێکیش لە ئامانجەکانی ئەو سەردانەی فراوانکردنی ڕێکەوتنی ئیبراهیمە کە تایبەتە بە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی وڵاتانی عەرەبی لەگەڵ تەل ئەڤیڤدا. بەردەوام هەوڵ دەدەین بۆ هەبوونی ئامادەیی ئیسرائیل لە ناوچەکەدا و فراوانکردنی بەشداریەکانیشی وەک کۆبوونەوە لووتکەیەکەی I2U2 کە ئیسرائیل و ئەمریکا و میرنشینەکان و هیندستان پێکەوە کۆ دەکاتەوە تا هاوکاریە ئابوووریەکانی نێوان ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی سەر ئۆقیانوسەکانی هێندی و ئارام قوڵتر بکەین. هاوکاتی گەیشتنی سەرۆک بایدن بۆ ئیسرائیل سەرۆکوەزیری ئەو وڵاتە باسی لە کارنامەی کۆبوونەوەکان کرد وەک دەڵێ پێکهێنانی هاوپەیمانیەتێکی نوێ بەشێکی گرنگی و توێژەکان دەبن. هاوکاتی ئەم سەردانە وتوێژ لەسەر دۆسیەکانی ئاسایشی نیشتیمانی دەکەین. باس لە بنیادێکی نوێی ئاسایش و ئابووری دەکەین لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پاش ڕێکەوتنی ئیبراهیم و دوای ئەو دەستکەوتانەی لە کۆبوونەوەی لووتکەیەکەی نەقەبدا بەدەست هاتوون. هەروەها باسیش لە پێویستی و نوێکردنەوەی هاوپەیمانێتێکی بەهێزی جیهانی دەکەین تا بەرنامە ناوەکیەکەی ئێران ڕابگرێت. سەرۆک بایدن لەم یەکەمین سەردانەیدا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ کاربەدەستانی ئیسرائیل و لەگەڵ کاربەدەستانی دەسەڵاتی فەلەستینیەکانیشدا لە کەناری ڕۆژاوە کۆ دەبێتەوە بەر لەوەی بڕوات بەرەو عەرەبستانی سعودیە. دکتۆر ناسر بابەخانی نووسەر و شیکەرەوەی سیاسی میوانی ئەم هەفتەیە لەگەڵ ڕووداوەکاندایە. دکتۆر ناسر سوپاس بۆ ئامادەبوونت. یەکە پرسیاریشم ئەوەیە لە کاتێکدا ئەم هەموو باس و خواست و هەوڵانە هەن بۆ ڕاگررتنی بەرنامە ناوچەکەی ئێران پێ وایە تاران مل بدا بۆ فشارانە؟ زۆر سپاس بۆ بانگێشتن. ئەوەی ڕاستی لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردوودا کە دۆسەی ناوەکی ئێران لە سەرمێزی وتوێژەکان بۆ لەگەڵ وڵاتانی 5.1 ئەوەی کە تا ئێستا لە لای ئێرانەوە سیگناڵەکان نێرداون ئێران پێمل نەبووە بەم دۆخەی کە قەولوا بوو لە چوارچێوەی ئەم دانیشتانەدا با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ لایانی بەرامبەری یان پێمل هۆکارەکەشی دەگەڕێتەوە سەر ئەوەی کە بە باوەڕی من کۆماری ئیسلامی بە حکمی ئەو پێکاتە ئایدۆلۆژیکەی کە هەیەی بەردەوام حەولی ئەوەی داوە لە کۆتاخلەکەکانی هەموو دانوستانەکاندا ئەو جێگایە کە بۆی دەکرێت بتوانێت کۆن لەلایانی بەرامبەری وەربێت. تەنانەت من پێم وایە لە کۆتاجاردا کۆماری ئیسلامی بۆ دۆسیەی ناوەکی پێمل دەبێ و مل دەدا وەک ئەوەی کە پێشتر دیومانە، یعنی ئەو دەستەواژەی کە خامنەیی ڕێبەری ئەم وڵاتە دەکاری کردواتە نواندنی قارەمانانە یان با بڵێن فلکسیبلیتی قارەمانانە لە بەرامبەر کێشەکاندا ئەم پێم وایە دوجار پێمل دەبێت بەو دۆخێکی بەسەریدا دەسەپێندرێت. هەر هاوکاتی ئەم سەردانە بژاردەی بەکارهێنانی هێزی سەربازی لای سەرۆک بایدن بژارەیەکی کراوە بوو، نەگەر بڵم کراوەش بوو بەڵکو بە یەکێک لە ڕێگەکانی دانا تا ئێران نەبێتە خاوەنی بۆمبی ناوچی. لە هەمان کاتیشدا سەرۆک بایدن جەختی لەوە کردەوە کە ئیسرائیل هەموو مافێکی خۆی هەیە بەرگری لە ئاسایشی خۆی بکات و ڕێگە بگرێت لەو مەترسیانەی لەسەرین بە تایبەتی لە ئێرانەوە. ئەمە هەڵکردنی چرای سەوزە یان نا؟ لە ئەو دانیشتنەیدا باز لەوە دەکرێت کە دەستەواژەیەکیان دەکار کردووە ئەو با بڵێن ژورناڵە ئینگلیسیەکان بەنێوی جۆسەڵم دەکلەرەیشن لێوێدا ئاماژە بە یەک دانە خاڵ دەکات کە بە باوەڕی من زۆر گرنگە ئەویش بریتیە کە ئەو دەڵە کەڵێک وەرگرتن لە all element of national power، یعنی کەڵێک وەرگرتن لە تواوی توخمەکانی هێزی ملی هێزی نەتەوەی هەردووگلا. ئەمە یەکەم جارە کە بایدێن بەڕاشکاوی لە تەنانەت لە سەرەتای هەڵبژار پرۆپاگەندای هەڵبژاردنەکاندا نەوی کێشانی بایدێن یەکێک لەو حاڵانە بوو کە بە جۆرێک لە جۆرەکان دەکرێ بڵین کۆ بەر ڕەخنەش. بەڵام لەم سەردانەیدا لەم کۆبوونەوەیدا بایدن بە ئاماژەکردن بەوەیدا کە ئەگەر بێت و ئێران پێمن نەبێ ئێمە هەتاهەتای ناتوانین چاوەڕوانی ئەوەی پێکی ئێران بگەڕێتەوە سەرمێزی دانوستانەکان. بۆیە ئەمن پێم وایە ئەوە سیگناڵێکی زۆر جددی بوو لە هەمان کاتە هەڕەشەیەکی جددی بوو بۆ سەر ئێران.
دکتۆر ناسەر یەکێ لە خاڵە گرنگەکانی تر کە سەرۆک بایدن ئاماژەی پێکرد دانی بەوەدا ناکە هەڵەیەکی گەورە بووە ئەمریکا لە دۆسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوور کەوتوتەوە و پێویستی بەوەیە کە جارێکی تر بەیەخێکی زیاترەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڕوانرێ. ئەمە گەڕانەوەی ئەمریکایە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست یاخو هەروەکو پێشتر لە دوورەوە چاودێری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرا. بە ئەو ڕاستەی نەشارینەوە کە لە ماوەی بەپێی ئەمن ماڵپەڕی فایتریتی 538 یەکێک لە هەرە ماڵپەرە وردەکانە بۆ بەداداچوونی ڕادەی ڕەزامەندی خەڵکی ئەمریکا لەسەر کاربەدەستان بە تایبەتی لەسەر سەرۆکۆمارەکان لە دەمی بایدێنەوە بگرێت تا دەگەینە شەڕی دووهەمی جیهانی لەو ماوەیدا لە چاو هەموو سەرۆکۆمارەکان یعنی لە چاو ترامپ بگرە لە ماوەی ئەو هەژدە مانگەیدا کە دەبێتە 540 ڕۆژ کە سەیردەکەی ڕادەی ڕەزامەندی خەڵک لە بایدێن گەیشتوتە کەمترین ئاستی خۆی ئەگەر بە هەڵە نەچووبوون بۆتە 38.8%. ئەمە لە مێژووی ئەم وڵاتەدا بێوێنە بووە. لەلایەکی دیکەوە پرسی با بڵێ ئاوسان یان ئینفلیشن لەم وڵاتەدا خەریکە لە نوێی تێدەپەڕێنێ ڕاست و هەروەها ئێمە دیمانەکە نرخی نەوت و بنزین خەریکە بەرەو هەڵکشان دەچێت کۆی ئەوانە بۆتە هۆکارێک ئەوەی و لە هەمان کاتیشدا لە ماوەی ئەو هەژدە مانگەیدا چ لە سیاسەتی دەرەوەدا چ لە سیاسەتی نێوخۆدا بایدن نەیتوانی و لە چاو سەرۆکۆمارەکانی پێشخۆی خاڵگۆڕانێک لە مێژووی ئەم لە مێژووی شێوەی ئەو 540 ڕۆژە ساز پێ دکتۆر ئەگەر یارمەتیم دەی من دەگەڕێمەوە بۆلات ڕێکەوتنی ئیبراهیم یەکێکە لەو ڕێکەوتنە گرنگە استراتیژیانەی وەک زۆرێک لە چاودێر دەڵێن کاریگەری خۆی دەبێ بەسەر ئاشتی و ئاسایش و سەقامگیری لەو ناوچە پڕ لە جەرمە و کێشەی جیهاندا. ئێستاش چاوەکان لەسەر عەرەبستانی سعودیان. ئەوە هیوا و چاوەڕوانی ئێمەیە کاتێک لە ئایندە دەڕوانین دەتوانین یارمەتی کاراسانکردن دابین بکەین بۆ ئیسرائیل تا ڕۆڵێکی قوڵتری هەبێت لە ناوچەکەدا و بە تایبەتیش لە پەیوەندی بە ئیسرائیل و عەرەبستانی سعودیەوە. ناتوانم پێشکارە چڕوپڕەکانی ئەم سەردانە بکەوم چونکە هەر ئاساییکردنەوەیەک ینی پرۆسەیەکی درێژخایەن بەڵام چاومان لەوەیە بەرەو پێشچوونێک لەم ئاراستەیەدا بێتە ئاراوە و سەنگی دەخینە سەر. بێگومان ئەم هەوڵە لای دەسەڵاتدارانی ئێران مای دڵخۆشی نییە و تانش لە ئەمریکا دەدان لە کاتێکدا زۆرێک لە شیکەرەوە دەڵێن ئێران لە هەر کوێیەک بێ ئاژاوە و ئێرانکردنیش لەو شوێنانن. بوونی یاسایی ئەمریکا لە وڵاتانی ناوچەکەدا وەکی عێراق و ئەفغانستان و سووریا هیچ ئارامی و ئاسایشیەکی لە وڵاتانەدا نەهێناوەتە ئاراوە. دکتۆر ناسەر وەکو جەنابی شەداگاداری باز لە هاوپەیمانێتێکی نوێ دەکرێت و نوێکردنەوەی هاوپەیمانێتیەش بۆ بەرەنگاربوونەوەی هەموو هەڕەشە و مەترسیەکانی کە ئێران لەو ناوچەیەدا ناوینێتیەوە. جا پرسیارەکە لەوەدا ئەو هاوپەیمانێتیە بەبێ بەشداری عەرەبستانی سعودیە سەرکەوتوو دەبێ؟ بەبێ گومان نا بەبێ گومان نا دیارە لەوە پێشتر بە چەندێک کات بۆ ئاراوە بە ناوی ناتۆی عەرەبی کە ڕێک ئەو ناتۆی عەرەبیە وڵاتانی کەندا وڵاتانی عەرەبی لە بەرامبەر هەڕەشەکانی ئێراندا خەریک بوو ئەو با بڵێن ئەو شیمانەیە ئەو احتیمالە ساز بێ کە توانن بەرامبەر بە ئێران وەها هاوپەیمانیەک ساز بکەن. بەڵام ئێستا ئەوەی کە زۆر سەرنجڕاکێشە هێنانی عەرەبستانە یعنی ئەگەر سیر ئێستا سیاسەتەکانی بایدن وەک لە پرسیاری پێشودا عەرزم کردی درێژە دەری سیاسەتەکانی ترامپ بە تایبەتی لەسەر ڕێکەوتنی سەدا یان هەمان ڕێکەوتنی ئیبراهیم کە ئەگەر بێت و ئەلبەتە بە باوەڕی من ڕەنگە وەک بایدن بۆ خۆی لە قسەکانیدا لە فڕۆکەخانەی باسی لێوە کرد ڕەنگە پەیوەستبوونی عەرەبستان بە حکمی ئەو پێگە تایبەتی کە لەباری ئاینی و هەیەتی ڕەنگە بڕێک درێژخایەن بێ بەڵام لە دوجاردا ئەو گریمانەیە هەیە کە عەرەبستانی تێکەڵ بەم هاوپەیمانیە بێ بەرامبەر بە ئێران وەک زۆرێک چاوەدێرانی سیاسی ئەو خزمەتەی کە کۆماری ئیسلامی بە ئیسرائیلی کردو پرسی ئیسرائیلی لە پرسی عەرەب ئیسرائیل کرد بە فلسطین هیچ وڵاتێکی دیکە نەیکردووە. بەڵێ دکتۆر ناسر گرفتی سەرەکی لە بەردەم عەرەبستانی سعودیەدا چییە کە نەبێتە بەشێک لە ڕێکەوتنی ئیبراهیم؟ ئایا هەر مەسلەی وەهابیزم و ئاینی ئیسلامە یاخو فاکتەری تریش هەن ئەگەر بگرێ بە کورتی پێم بڵێ؟ ڕەنگەوە یەکێک لە هۆکارەکان بێ بەڵام بە باوەڕی من بەسەلەکە دەگەڕێتەوە سەر چەمکێکی مێژووی کەویش گەڵاڵەکەی مەلک عەبدوڵڵاه بوو. مەلک عەبدوڵڵاه ئاماژەی بووی کرد لە گەڵاڵەکەیدا کە زۆربەی وڵاتانی عەرەبیش لە یەکێتی وڵاتانی عەرەبی لە پەسەندیان کرد
بریتی بوو لە گەڕانەوەی ئیسرائیل بۆ سنوورەکانی ساڵی 1967 و گەڕانەوەی هاوارەکان بۆ ئەو شوێنە هەروها قودسی شەرقیش بێتە پێتەختی ئەم وڵاتە. بۆیە پێم وایە یەکێک لە مەسئلەکان ئەوەی وا تەنانەت ئەوەشبالەکەوانە ئاماژە بکەم بەحث لەوەی دەکرێن کە دەڵێن ئێستا بوونی پاشای عەرەبستان کە لە قەیدی حەیاتدایە ڕەنگە لە دوایوی ئاڵوگۆڕێکی زۆر جددیتریش بەسەر ئەو پەیوەندیانە پێی. بەڵێ دکتۆر ناسەر سوپاس دەکەم بۆ بەشداریت. ئەلبەتە ئازیزان سوپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە دەگەڕێینەوە لای هاوکاران و کورت کۆنەکشن. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. شوان محەممەد ئەندامی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیان کە تاوەکو ئیستاژ لەگەڵ ڕەوتی سەدر لە پەیوەندیدان و دەشڵێ پێش ئەوەی سەدر لە پارلەمان بکشێنەوە لەگەڵ بارزانانی و عەرەبی سونە قسەی کردووە. دەشڵێ ئەگەر لەگەڵ یەکێتی ڕێک نەکەون بە دوو کاندید ناچنە ناو هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێمەوە. زانیاری زۆرتر لەم بارەیەوە لەم راپۆرتەدا دەبینین. هێشتا پارتی وێکێتی لەسەر پۆستی سەرۆکۆماری عێراق ڕێک نەکەوتوون. پەرلەمانتارێکی پارتی دەڵێت گەر حیزبەکەی و یەکێتیش ڕێک نەکەون بە دوو کاندیدی جیاوە ناچنە نێو ململانەی پەرلەمان. نیهائیەن یەکێتی پارتی بە دوو کاندیدی جیاوە ناچن ناو عەمەلیەکەوە بە یەک کاندید دەچن. ڕێککەوتن بێ و ڕێک نەکەوتن بێ من پێم وانییە بە دوو کاندید بچن. پارتی و عەرەبی سونە و سەدر هاوپەیمانەتیان هەبوو، بەڵام دواتر سەدر لە پەرلەمان کشایەوە و هاوپەیمانێتەکەی هەڵوەشاندەوە. پەرلەمانتارەکەی پارتی دەڵێت هێشتا ڕاگۆڕینەوە هەیە لە نێوان هەر سێ لایەنەکەدا. خۆی لە دوای هەڵوەشانەوەیش پارتی هەر علاقاتی لەگەڵ ڕەوتی سەدر و سەماحەتی موقتەدا سەدرا هەر هەیە، جۆرێک لە حیوار و ڕاگۆڕینەوە هەر هەیە. ئەوەی سیادە و پارتیش تا ئێستا شەر پەیوەندیەکان جگەلەوەی ئەبوو مازنجیا بووەوە پەیوەندی باقییان کەماوەتەوە سیادە لەگەڵ پارتیا و بەڕێز خەمیس خەنجەر وەکو بەرپرسی کوتلەی سیادە لەگەڵ پارتیا علاقات هەیە و قسەیشیان هەیە بۆ هەنگاوەکانی داهاتوو. هەرچەندە دەوترا سەدر بێ ڕاوێژی پارتی و عەرەبی سونە لە پەرلەمان بڕیارێکی کتوپڕیدا و کشایەوە، بەڵام پەرلەمانتارەکەی پارتی زانیاری جیاوازتری لایە. معلوماتی دقیقم نییە لەوەی پرسی کردبێ یان نەکردبێ، بەڵام پێشەوەی بکشێتەوە هەم لەگەڵ خەمیس خەنجەرا بە تەلەفۆن قسەی کرد چەند سەعاتێ پێشەوە، هەم لەگەڵ جەنابی سەرۆک بارزانیشا بە تەلەفۆن قسەی کرد. چی گوتراوە و باسیشی کراوە ئەوەیان نازانم، بەڵام ئەم تەلەفۆنانە پێم وابێ ئاماژەی ئەوەن کە جۆرێک لە مشورەت و ڕاگۆڕینەوە هەبووە. بڕیارە ڕۆژی هەینی ڕەوتی سەدر بە ئەنجامدانی نوێژی بە کۆمەڵ یەکەم جوڵەی سیاسی دوای کشانەوەی لە پەرلەمانی عێراق ئەنجام بدات. ئەمەش مەترسی ئاڵۆزبوونی دۆخی عێراقی لێ کەوتوتەوە. خۆی لە واقعا سەدر بە جۆرێک لە جۆرەکان لە پرۆسەی سیاسیان، پرۆسەی حکومڕانی، پرۆسەی تەشریعی و تەنفیزی و ئەمانە پاشەکشەی کرد. تازە سەدر ناتوانێت بگەڕێتەوە چونکە بەدیلەکانی سەدر سوێندیان خواردووە. ئەوەی لای سەدر ماوە ئەتوانێ بیکات بەڕاستی بابەتی بەکارهێنانی شەقامە، تا چەند مووەفەقە بێت، تا چەند خۆی بەکارێ هێنێ. یەکێک لە قسەکان کە هەیە ئەوەیە ئایا سەدر شەقامەکە بەکارەهێنێ، ئایا ئەوێ بارودۆخەکە تێکدا، یعنی ئەمەش ئیرادەی بڕیاردانی گەرەکە لای سەدر. ئەگەر بڕیار بدا شەقام ئاڵۆز بک بە تایبەتی بەغدای پایتەخت سەدر ئەتوانێ بیکا، بەڵام بە تەکی دەرهاویشتە و کاردانەوەی شەبێ و هەندێشت لەوانەیە ڕوودا خودی مقتەدا سەدرش تەسەوری نەکە. ناکۆکی نێوماڵی شیعە، پەرتەوازایی لایەنە کوردیەکان، خراپی دۆخی عەرەبی سونە هێندەی تر درزی نێوان لایەنە عێراقیەکانی قوڵتر کردوێتەوە و دۆخی عێراقی ئاڵۆز کردووە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک. بۆ شیکردنەوەی زیاتر دەشاد ئەنوەر لە کەرکووکەوە لە گەڵمانە. کاک دەرشاد ئەم کاتت باش و مەبەستی شوان محەممەد ئەندامی پەرلەمان لەسەر لیستی پارتی دیموکرات چییە کە دەڵێ ئەگەر ڕێک نەکەوین بە دووکاندید ناچینە پەرلەمان بۆ سەرۆکاتی عێراق؟ مەبەستی چییە؟ بۆ سەرۆکاتی عێراق مەبەستی چییە؟ بەڵێ دیارە خۆتان ئاگادارن کە
لە دوای کشانەوەی سەدر و پێش کشانەوەی سەدریش ناکۆکی قوڵ لە نێوانیەکەتی و پارتیا هەبوو لەسەر پۆستی سەرۆکۆماری عێراق هەتا پێش کشانەوەی سەدر پارتی دیموکراتی کوردستان بەڕوونی داوای پۆستی سەرۆکۆماریە کرد و خواستی خۆی بۆ وەرگرتنی ئەو پۆستە بە ئاشکرا نیشانەدا بەڵام دواتر دوای کشانەوەی سەدر هاوکێشەکان تا ڕادەیەک گۆڕانکاریان بەسەر هاتووە بەوەی کە پارتی دیموکراتی کوردستان ئەکرێ بڵین هاوکێشەکان لە مەسلحەتی نییە وەکەوەی کە پێشتر سەدر لە گۆڕەپانەکەدا بوو بۆیە لە ئێستادا پارتی دیموکراتی کوردستان سەرباری پێداگیری لەسەر با بڵین بردننی پۆستی سەرۆکۆمار بەڵام دڵنیایە لەوەش گەرململانەکە ببرێتە نێو پەرلەمانی عێراق ڕەنگە کاندیدەکەی شانسیەوەی نەبێت کە منافسەکە بباتەوە بۆیە پارتی دیموکراتی کوردستان جەخت لەسەرەوە کاتەوە کە پێشوەخت ئەبێت ڕێککەوتن بکرێت لەسەر پۆستی سەرۆکۆمار جا ڕێککەوتنەکە لەگەڵ یەکێتیدا بێ بە گۆڕینی کاندیدەکە یاخود بەوەی کە ئەوان ڕەنگە پرۆسەکە بایکۆت بکەن باشە چاوەڕوانی چی دەکرێت دوای ئەوەی کە سەدەر داوای کردووە کە خۆپیشاندان بکرێن لە بەغا دوای نوێژی هەینی سبەینێ بەڵێ دیارەوە سبەینە سەدر یەکەم جوڵەی سیاسی دوای کشانەوەی لە پەرلەمانی عێراق یەکەم جوڵەی سیاسی خۆی ئەنجامەدات وەکو خۆشی ئاماژەی پێکرد کە با بڵین خۆپیشاندانەکان خۆپیشاندانێکی سلمیانە ئەبێ لە بەرەوەی دەست پێکی جوڵەکانیانە هەندێک تێڕوانین و خوێندنەوە هەیە لە نێو سیاسەکانی عێراق باس لەوەکەن کە سەدر فشارێکی زۆری لەسرە بۆیە ئەوێت دەرگای خۆپیشاندان بەلایەنگرانی بکاتەوە دواتر جارێکی تر با بڵین گۆڕەپانەکە بداتە دەست با بڵین شەقامی عێراقیەوە ئەوێ شەقامی عێراقی جارێکی تر لە دژی نارەکانی کە هێزە شیعەکانە بور و ژێنێتەوە و ئەم بکشێتەوە بەڵام دوجار خۆی ببێتە خاوەنی گۆڕەپانەکان لەگەڵەوەشدا لە ئێستادا جوڵەیەکەیە لە نێو لایەنە شیعەکانە کە دوای خۆپیشاندانەکەی سبەینەی پەرلەمانی عێراق سەرۆکوەزیران دیاری بکەن و ڕای سپێرن بۆی کە پەرلەمان سەرۆکۆمار هەڵبژێرێتەوە کاندیدەکەیان ڕاست پێرن بۆ پێکێنانی حکوومەت بەڵام لەگەڵەوەشدا کێشەکە ئەوەیە کە لایەنە شیعەکان خۆشیان هاوڕانی لە نێو خۆیاندا ئەکرێ بڵین مالکی زۆر توندە بەرامبەر بە سەدر ئێوێ حکوومەت تەشکیل بکە هادی عامری ترسی لە هاوکێشەکانی ئەڵێ بەشداری ناکەم حەیدەر عەبادی و با بڵین ڕەوتی حکمە باس لەوە ئەکەن کە تەنها ئەم حکوومەتە بۆ ماوەی ساڵێک بێت بۆیە حکوومەتەکە سەرباریەوەی کە سەدریش دژێتی بەڵام لەناو خۆشیاندا یەکین ئەکرێ بڵین حکوومەتێکە تا ڕادەیەک حکوومەتێکی لەقا دیارە ئەو کاسێتە دەنگیە یان ئەو دەنگی کە مالکی بەڵاوکراوە ئەویش چاڕوانی ئەوە دەکرێت کە کێشەی لێ بکەوتەوە زۆر سپاس دڵشاد ئەنوەر پەیامی دەنگی ئەمریکا لە کەرکووک لەگەڵماندا بوو. ماڵی حەسەن پاشا لە دیاربەکر تا هەشتاکانی سەدەی ڕابردوو بازاڕێک بۆ ناوچەکە بەڵام ئیستا ئەم خانووە بەناوبانگە بازاڕێکی گەشتیاریە. خانووەکە لە ساڵانی 1572 تا 75 لە سەردەمی عوسمانیا دروستکراوە و دەوترێت زۆرێک لە گەشتیارانی ئوروپایی لە سەفەرەکانیاندا سەردەمی خۆی باسی ئەم خانوویان کردووە. پێکەوە راپۆرتێک لەسەر ئەم شوێنە گەشتیاریە دەبینین. لە دیاربەکرێ gelek xanên dîrokî hene xana Hesan Paşa yek jwanek gu li ser kolena gaziyê li hember mizgefta Mazînê. Xan di nav salên 1572 û 75 de dema Osmaniyan da bi fermana waliyê bajêr Wezîrzade Hesan Paşayê kurê Wezîr Soqul û Mehmed Paşa hatiye lêkirin. Du deriyê xanê hene ku deriyê pêş li ser kolena gaziyê ji bo hatinû da ketinê. Li ser derî nivîsa kûfî heye. Gelek gerok an seyahên demên berê rêya wan ser Diyarbekirê ketine li vê xanê mane û pesnê wê dane. Cara pêşî gerokê Polonî Leh Simon di sala 1612 de di teksta xwe de behsa xana Hesan Paşa kiriye û gotiye ev avahiyek bêhempa a kagîr e ku di axira wê de 500 mehîn dikarin bihewin. Xan ji sê tebeqeyan pêk tê jêrzemîn weke axur hatiye bikaranîn. Li hewşê jî li dikanan alevêr hatiye kirin weke bazar bûye. Xurfên tebeqa jor jî ciyê mayna rêwiyan ango otel ango xambiye. Ali Sait Özkan li vê xanê 46 salin zîfiroşiyê dike. Ew dikandarê herî kevin evê xanê ye. Diyarbakır'da Türkiye dünyada li Diyarbekirê cara pêşîn ji bo Kabeeyê rûber li vir hatiye çêkirin. Qata jûr û têl ango xam bû. Rêwî li wir da diketin. Hew jî cihê alaverê bû. Kerwan barê datanîn û li vir danostandin li hewşê dihatin kirin. Demê berê mehê carek yan du caran karwan dihatin û li vir datîn. Heta bi salan min li vir dest bi kar kir
کو gelek gundiyan mast penîr fêkî sebzeyên xwet anîn û li vir difirûtin bi banga melê sibê deriyê xanê vedibû û heta banga êvarî zêrevanek kal hebû navê wî Xalê Emîn bû mifta deriyê xanê digel wî dabû wî bangê meleyê sibê derve dikir û êvarî jî derî digirt û kesek nedima Deriyê paşîn ê hewşê li çarşiya zêrfiroşan re vedibe. Dema ku ji deriyê mezin dikevin nav xanê şadirvanek mezin heye. Pêşwaziya mêvanan dike ku ji hewzek biçûk avek hênek dinizliye. Xan ji kevirên spî û reş bi du reng hatiye lêkirin. Bi sedan salan ev derweka bazara genimfiroşan bûye lê nasnama wê a navenda bazirganiyê tu demî nehatiye guhertin. Heta salên 1905 ev xan weka otelek bû ji bo rûnişvanên navçe û gundan ku dihatin alavê re salê dikirin. Demek dêj weka xirbema tenê li hewşê çend dikan weka zîrfiroş kargeh hatin bikar anîn. Lê di sala 2003 de xan hate nûkirin neha bi dehan dikanên ku bala turîstan dikişîne li vir vekirîne. Li hewşê neha sê kafe hene. Tebeqa jor jî restoran û taştê navdar tê firotin. Li dikanan zîv, alavên sifir, şal û şepik, kincên otantîk pirtûkfiroş hene. 4 demsal heftê heft roj ev xan ji turîst û şeniyan re vekiriye. Xecî Can Parqîn, Deng Amerîka, Diyarbekir. بەڵێ دەخیل شوێنێکی گەشتیاری سەرنجڕاکێشە من چەند ساڵ پێش سا سەردانیم کردووە نانی بەیانیەکی زۆر چێژبەخشی هەیە و هەروەها قاوەیەکی تایبەتیشی لێیە کە پێی دەڵێن قاوەی قەزوان و دەڵێن تایبەت بە کوردی با بڵێن باکوور یا کوردستانی تورکیەیە نازانم ئەوە تا چەند ڕاستە کە تایبەتە یانە بەڵام بەڕاستی چێژبەخشە مژە و قەحوە لور بەخواریە بڕاستیژی و بڕاستیژی جێ دڵخۆشیەک و ئەو وەتانە ئەو جهاتیە پاراستن. دنگ امریکا جافکانی کا په باوریان و چاو آگاهیان برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوب بدن پیزانین و نوچین جیهانه بەفراو ڤیددیۆکە جوان یا هەرچێکی مەدیتە ئیرۆگەهشتێمە هەرچێکی ڕەشە ji germa de xwe havêşta baxçekî malekê ku gerramasiya lê ew nikare gelek tide bimîne çikû masî şerrî wî dikin û nexwestina ku cihê bi dinya ger hevkar wê vîdyoyê nîşan bidin belê ev em bînin herçê reşa li Massachusetts bajarekî biçûk dora malê di gora gerramasiya zivira lê tu dibînî bizane masî çawa êrişî wî dikin masî nahêlin ku ew beşdarî cihêwanê fênik be piçke xweşgerme havînê. ئەمە لە ڕێگەی کامێرایی با بڵێن ماڵەکانەوە گیراوە پێم وا بێگەر. Vale. Bizane taliyê jî kêmtir ji deqekê divê gerêdama û neçar bû ku derkevitin. Elbet bi vê vîdyoyê jî em tên dimehiya bernama vê demijlêrê belê. ئەو ما ڤیددیوەکە هەیوێژی هەیە شێوی دیگەلێک سرنج ڕاکێش بوو ئەگەر ئەوەی مانگەکە مانگی بەڵێ ئەوە پێم وا بێ شەوی چوارشەمە بوو بەڵێ دەخیل کە دەڵێ لە با بڵێن دیاردەیەکی زۆر دەگمەنە کە کاتێک با بڵێن خولگەی مانگ نزیکی زەوی دەبێتەوە مانگ بە شێوەیەکی زۆر گەورە دەرەکەوێت پێما بێ لە ڕۆژی چوارشەمەشەوە لە عێراق و لە تورکیا و هەروەها لە ئەمریکاش لەگەڵێ وڵاتە بە شێوەیەکی زۆر بەجوانی ڤیددیۆکەمان هەیە گەر بکرێ ڤیددیۆکەی هاوکارەکانمان با بڵێن بڵاوی بکەنەوە پیشانمان بدەن بە شێوەیەکی زۆر بەو دیاردەیە پێم وابێ دەڵێن سوپرمون ئەگەر هەڵە نەبم بە شێوەیەکی سەرنجڕاکێش لێرە دەبینینەوە لە ئیتالیاوە هەڵهاتووە پەیکەرە جوانەکان دەدرەوشێنێتەوە بە تیشکی خۆی و هەروەها پێم وابێ ئەمە ئەگەر با بڵێم لێرە ئەگەر هەڵە نەبم ئەوە ئێرەش عێراق بێت با بڵێن شاری بەغدایە لێرە بە شێوەیەکی زۆر سەرنجڕاکێش بە تەواوی لای ئێمە دەڵێن بە کوردی خەرمانەی داوە لێرەش لەسەر ڕەنگێوی جوانە بەڵێ بێگومان زۆر زۆر بەڵێ چەندێژیم تێن داویا بەرنامە ئیرۆیا کورد کونەکشن هەتا ڕۆژە یەکشەمە داهاتی هەر شاد و بەختەوەربن هەر شاد بن.